والله ئێمە لەسەریش بووین ڕاستی باغوشتانەیە لەسەریش مەگە تەلەفۆنیا بۆ کردین جان تیارە لێداون. ئەمڕۆ لە خەلەکان ئۆتۆمبیلێک بردومان کرا کە باوشێک و دوو کوڕی تێدا بوون کە هەرسێ سەرنشینی ئۆتۆمبیلەکە گیانیان لەدەستدا. من ئێستا هاتوومەتە بەردەمی پزیشکی دادی لە سلێمانی کە کەسوکاری ئەو کەسانی لە ئۆتۆمبیلەکەدا گیانیان لەدەستداوە لێرە. نەسمەلایکە حەسەن کە هیچێکە لە خزمەکانەکە فەرمی تێرەکە حەسەن چێ لەناو ئۆتۆمبیلەکەیە بوو ئەو کەسانی کە لەوێ بوون باوکو دوو کوڕن؟ بەڵێ زاوێکمان لەگەڵ دوو خوارزان. تەمەنیان چەند بوو؟ باوکەکە تەقریبەن تەمەنی 45 ساڵە، کوڕەکانیشیان 90 ساڵە، یەکیان 13 بە 14 ساڵە. ئەمە بەنیاز بوون بچنە سلێمانی یاخود ئەگەڕانەوە؟ گەڕاونەوە. بەڵێ. ئێوە کەی هەواڵەکەتان پێگەیشت؟ والله ئێمە لەسەریش بووین ڕاستی باغوشتانەیە لەسەریش مەگە تەلەفۆنیا بۆ کردین جان تیارە لێداون. هیچ پەیوەندیشیان بە ئیزلایەنێکەوە هەبوو؟ ناوەڵە فەلا ئافەقیدە باغ و شتێ باغ و عەرز و شتانەیە هەر هیچ کەس بخۆیەتی بەس کەسێکە وەزی باشە کەسێکی خێرخوازە هاوکاری خەڵکی یەکرد لە نازانین بواتە سلێمانی هاوکاری خەڵکی بکە ئیشی دیکەی هەبوو معاملات شوێن نازانین شکەمە لە سێژ بوون تا نەچوینەوە ماڵەمە ڕاست هاتوینە ئێرە. باشە زۆر سپاس بۆ بەڕێستان دوای ناخۆشیتان بێ. بەڵێ لە ئێستادا تەرمی باوکو و دوو کوڕ هێنراونەتە پزیشکی دادی لە سلێمانی کە نیۆڕۆی ئەمڕۆ لە ناحەی خەلەکان بردومان کراوە ئۆتۆمبیلەکەیان و دەست بەجێ هەر سێکیان لەناو ئۆتۆمبیلەکەدا گیانیان لەدەستداوە.